کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەی هیوا گربوونەتەوە و داوای دامەزراندن و هەژمارکردنی ساڵەکانی خزمەتکردنیان دەکەن. ئەوان کە هەیە ئێستا هاتوونەتە دەرەوە کە هەرێکە لە پەرستار لە دەرمانساز و کارگێڕی و چەندانی دیکەی تێدایە. ئەمان لێرە داواکاریان هەیە وەی کە هەیە کاهونەر کە نوێنەریانە کاگوونەر سڵاوە لێ بێگە فەرمی تێرە داواکاریەکانی ئێوە چییە؟ ئەتانێت چیتان بۆ بکرێن؟ وڵی داواکاریەکانی ئێمە لە دوو خاڵی سەرەکیە خۆی بینێتەوە. خاڵی یەکەم دامەزراندنمانە بە شێوەیەکی هەمیشەیی لە بەرەوەی مافی سەرەتایی خۆمانە ماوەیەکی زۆرە لێرە بە خۆبەخشانە کارەکەین. خاڵی دووەم هەژمارکردنی ئەو ماوەی بە خزمەت کە لێرە خۆبەخشانە داوامان کردووە ئەویش هەر مافێکی سەرەتاییە چونکە خۆبەخشمانتیە 10 ساڵ 11 ساڵ لێرە داوامەکات خۆبەخشانە لە سنتەرێکی شێرپەنجەیە لە ژینگەیەکی کەئیبا خۆبەخشانە داوامەکەین. ئێمە بە لە بەرچاوگرتنی دۆخی دارایی کۆرۆنا شەڕی داعش تا ئێستا بێدەنگ بووین بەڵام لە ئێستا بەدووە هەڵوێستمانە بێت و ئەمە یەکەم هەڵوێستمانە بێت. خۆ ماوەی چەندێکە کە کاری خۆبەخشیەکەی دێنە؟ من وەکو خۆم لە 2016 لێرە خۆبەخشم تقریبا ماوەی 8 ساڵە لێرە خۆبەخشین و تا ئێستا لەلایەن حکومەتی هەرێمەوە هیچ شتێکمان بۆ نەکراوە. تا ئێستا چ وەڵامێکتان دراوەتەوە؟ تا ئێستا بەڕاستی من لە کەناڵەکانی ترشا ئەم پەیامم ئەبێت و بوومە وەزیری تەندروستی زۆر بێباکە بەرامبەر تەندروستی خەڵک بەرامبەر خەسخانەیەکی شێرپەنجەی بەڕاستی کە نابێ وابێت بەڕاستی بەداخەوە تا ئێستا هیچ هەڵوێستێکیان نەبووە بەرامبەر بە خۆبەخش. هەتا ئێستا وەزیری تەندروستی قسەیەکی ڕوونی نییە لەسەر خۆبەخشی بەتایبەت هیوە. ئێوە چەند خۆبەخشن؟ ئێمە تقریبی 230 خۆبەخش زیاتر لە نەخۆشخانەی هیواکە ئەکاتە لە 140 بۆ 50 کارمەندی نەخۆشخانەکە. دەستەکان نەخۆش بێ. بەڵێ لە ئێستادا ئەمان گربوونەتەوە کە لەگەر خاتون سڵاوتان لێبێ ماوەی چەندێکە کاری خۆبەخشیەکەی؟ کەمتر لە 4 ساڵی تیانە 4 بۆ 10 ساڵی تایە. بۆ چەندێکە خۆبەخشی؟ 4 ساڵە. دۆخ و گوزەرانتان چۆنە؟ کارکردنتان لێرە چۆنە؟ وەکو کارمەندەکانی کە زیاتریش کارەکەین ئێمە. بەڵام تر ئێمە ژۆکو هەموو کەسێک کە مافی خۆمان هەیە کە دابمەزرین و تاکە داواکاریمانەوێت کە با دابمەزرین. دۆستمان بەڕێزێ چەندێکە خۆبەخشیتەوە؟ لە 2016ەوە. باشە لە ماوەی ئەم 2016 تاکوی ئێستا دۆخ و گوزەرانتان چۆنە؟ چۆن موچەتان وەرگرتووە؟ وڵی موچەیەکی وامان نییە بڵێ داوامی پێ ئەەکەین بەس بەشی هاتوو چۆکەبانەکە لە 2016ەوە هەیە مناڵی هەیە گوزەرانی ئەوە نییە کە بێ خۆبەخشی بکە بەس ئێمەش چاوەڕێ ئەومان کردو دامەزرین لە 2016 بەس تا ئێستا هیچ شتێ بۆ خۆبەخش دەکراوە بە تایبەتی خەستەخانەی هیوە. دەستەکانە خۆش بێ. خاتون کاتێک کە هاتی بۆ ئێرە بۆ خۆبەخشی بە چه ئاواتێکەوە هاتی تێرە؟ باوەتی وی 1-2 ساڵ خۆبەخشی پێین و شتێکمان بۆ بکرێ. منێ ئەوە لە 2007 لێرە داوامەکەم لە خەفارە تا داوامەکەم وەکو ڕسمیەکان. ئینتر چەند ڕۆژ داوامەکەی؟ من 5 شەو جارێ داوامەکەم 16 سەعات و نیو لێرم 20 جارێکیشم بەرەکەوێ لە مانگەکەیە. واتا بێ پەنجەمۆری خۆ بکەیت و هاوشێوەی فەرمانبەرێکی ڕسمی. هەروەڵا بێ پەنجەمۆر بکەین بەیانیان و ئێوارانیشکەین بۆ داوا. زۆر بەڕێستان بەڵێ ئەمەی کەی بینن ئەمە گربوونەوەی کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەی هیوایە کە ئەمڕۆ لێرە گربوونەتەوە بۆەوەی کە داوای دامەزراندن و هەژمارکردنی ساڵەکانی خوێندنیان دەکەن و بازدەوە دەکەن کە ئەو ساڵانەی کە نزیکەی 10 ساڵ بۆ 11 ساڵە ئەمان لێرە خۆبەخشی ئەکەن. چە ساڵ خۆبەخشی؟ 3 ساڵە. 3 ساڵە. دوای تەخەڕوجە لە زانکۆ یاخود پەیمانگا ڕاستەخوات تێرە؟ بە چ ئاواتێکەوە زانکۆ تاوا کرد؟ ئێمە بە ئاواتیەوە زانکۆمان تاوا کرد کە ڕۆژە بێت دابمەزرین خزمەتی نەخۆشەکان بکەین بە هەموو توانەمانەوە. ئێمە خزمەتی نەخۆشی هیوامان کردووە کە ئەو ماندووبوونی کە لەگەڵ ئەوانە ئەیچەژین یان پێویستەکە کە ئێستا ئێمە وەکو قەرەبووکردنەوەیەک بۆ ماندووبوونی کە هەمانە لێرە دابمەزرین. هاوسەگیری کردووە؟ بەڵێ. ئەمە ئەتوانێت بژێوی ژیانی تۆ دابیکە و ئەو بڕەپاری کە وەریەکدی؟ نەخێر بەیشەوە. خاتون تۆ چەندێک خۆبەخشی؟ 2 ساڵە. 2 ساڵە. چۆ تاوا کردووە؟ پەرستاری. زانکۆیە پەیمانگا؟ پەیمانگا. باشە کاتێککە تەواوە کرد بە چه ئاواتێکەوە تەواوە کرد ئەویست ببی بەچی لەکوێ داوام بکەیت؟ هەمومان بۆ ئاواتەوەی کە سبەینێ دابمەزرین و خاوەنی ئیش و کاری خۆمان بین و بژێوی ژیانی خۆمان دابینکەین. بەڵام لە دوای ئەوەی ئاوایی حکومەت بەم شێوەیە
کە هەمومانی بە هیوا کردو یعنی هیچ ئەمەلێک نەماوە بۆ ئەوەی بڵین سبەینە شتێکمان بۆکرێ هیچ ئەمەلێک نییە. سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کایبینن ئەمە گربوونەوەی کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەی هیوایە کە زیاتر لە 200 کارمەندن لە پەرستاری لە دەرمانسازی و کارژێڕی چەندان بەشی دیکە کە داوای ئەوە دەکەن کە دابمەزرێن و ئەو ساڵانی کە خزمەتیان کردو لە نەخۆشخانەی هیوا هەیەە لە نزیکەی 10 ساڵ بۆ 11 ساڵە لێرە کاری خۆبەخشیەکە بەڵام تاسەی چی بۆ نەکرا و داوای ئەوە دەکەن کە دامەزراندنیان بۆ بکرێن.